تەماشای لۆگۆی گالاکسی بکەن قاوەی گالاکسی شکلەکەی ڕەهۆیەوە ها شکلەکی سۆفتی هەیە سوڕایتەوە ئەوە سوەرگیرایە لە گەلەستێری خۆمان پێی دەڵێن ڕێی کاچێشان گالاکسی ڕێی کاچێشان ئێستا وەری دەگرین یەکێکە لەو تەنە ئاسمانیانەی کە ئینشاءڵڵە لێرە بەدواوە چاوتان دەکەوێتە سەری وەلەزانن چییە چونکە ئەمە لە نێو نیشتیمانە دەژین نیشتیمانێکی زۆر گەورەیە زۆر عەزیمە خوای گەورە بۆ ئێمەی خەڵق کردیە بەڵام تەفاسیلەکەی تەنها لە خلال ئەو 50 ساڵەیە دەچێت دەستکاتوی هەرەوەڵا دەستکردی طبعا پێشەکی زۆر بەخێراتتان دەکەم زۆر خۆشحاڵم وابزانم نازانم ممکنم حاضر سمیناری پێشترێم بۆ تەڵەبەکان کە وابزانم لەو بۆ یەکەم جارەگە هەڵە نەبوو بەس پێشترێ پار دوو سمینارێکم ئەنجام داوم لەسەر ئەسترۆنۆمی بە شێوەیەکی گشتی بەڵام ئینشاءڵڵا لە داهاتوو دەچینە سەر ئەسترۆنۆمی ئەگەر مەجال هەبوو بەڵام لێرە لۆ ئەوەم هەڵبژار لەو بابەتە چکەوە بابەتە لێرەوە دەواازەیە دەچینە ژوورەوە بۆ زانستی فەلەکناسی بە شێوەیەکی گشتی چکە تاکو نیشتیمانی خۆت نەزانیت چێندەرە نازانیت تحدید کە شوێنت چێن لەرو بە ئەطرافەکە چێن دەرەوە ئەو زەبەرەو گەردوونی گەورە دەڕۆی ڕێی کاتشێشان طبعا کەلیمەی زۆر کۆنا قەدیم باو باپیرانمان بەکارهێنایە ئەگەر ئینشاءڵڵا ئەوەی کە داپیری مایە باپیری مایە باوکو داکە تەمەنیان درێژ ئەوەی وەفاتی کردی خوالیان خۆش بیاڕەبی ئەوانەی کە بە تەمەن لیان بپرسن ئەگەر ئەو ڕۆچونە برێ ئەگەر کەلیمەی ڕێی کاتشێشانتان بیستیە بەڵێ ئەوان دەڵێن ئەکید ئەوەی تەنانەت لەناو شاریش بی ڕێی کاتشێشانی بیستیە لە دەشتێ ئەوە هەر هیچ ئەوانی خە لە دەشتێ دەژیان ئەوانە مستەمر چاویان لەسەر ئاسمان بوو دەیانزانی ئەو ناوە چییە باش ئێستا گەشتێک دەکەین طبعا هەموو چالاکیەکانمان لەمە کوڕەخرای فەلەکناسی کوردستان و ڕوانگەی فەلەکناسی خۆر بە سوپاسەوە طبعا کۆلێژی زانست بە شێوەیەکی گشتی و خاصەتەن ڕێزدار ڕاگری کۆلێژ پرۆفیسۆر دکتۆر عەبدولکەریم و هەروەها پرۆفیسۆر یاریدەر دکتۆرە شەیدا سەرۆکی بەش زۆر پاڵپشتی بەرنامەی فێربوونی زانستی فەلەکناسی دەکەن بەو پێی بەداخەوە لێرە فەلەکناسی ناخوێنرێ بەڵام بە خۆشحاڵی و مەرحەلە سێ ئەو بابەتە دەخوێن و ئینشاءڵڵا نەخشەرەوەش بی زانستی فەلەکناسی لێرەوە وەردەگرن باشە با بزانین گەلەستێرەی ڕێی کاتشێشان چییە گەلەستێرە یان گالاکسی عەرەب پێی دەڵێن مەجەڕە بریتیە لە کۆبوونەوەی سەدان ملیۆن ئەستێرە تێکەڵ بە گاز زیاتر گازی هایدرۆجینە زیاتر لەگەڵ توخمەکانی تر بەڵام ئەساسەکەی پێکهاتنی هەموو گەلەستێرەکان یان گالاکسیەکان گازی هایدرۆجینە ئێوەش ئەکید یعنی لە بابەتەکانی فیزیا لەسەر فیزیای مادە خەواسی مادە بۆ دەزانێت زۆر لە توخمەکانی کیمیاییش کە دەیخوێنن کە هایدرۆجین گرنگیەکی یەکجار زۆری هەیە لە پێکهاتەی با بڵێن بایۆلۆژی تەنەکان ئینسان بێ جەماد بێ هەر شتێک بێ تەنانەت بزانن لە ئەستێرەکانیش هایدرۆجین یەکجار زۆرە پێکهاتەی سەرەکی گەردوون تقریبا ئەگەر مبالغە نەکەم هایدرۆجین ئەزە توخمەکانی تر دێت کەواتە گالاکسیان گەلەستێرە بریتیە لە تەنێکی ئاسمانی پێکهاتوو لە سەدان ملیۆن ئەستێرە تێکەڵ بە گازی هایدرۆجین لەگەڵ تۆز خۆڵی گەردوونی لەگەڵ توخمەکانی تر طبعا ئەمە چۆن دەزانین گالاکسی یان گەلەستێرە لە چی پێکهاتوە بێگومان تەلەسکۆبە نوێیەکان تەلەسکۆبە کۆنەکان پێشتر تەنها ڤیژوەڵ بوون یعنی بە چاو ئەو تەنە ئاسمانیان وێنە دەگرت لەسەر پرێتی تایبەت پێکۆڵینەوە ڕیسێرچیان لەسەر دەکەت و شکلەکەیان دەدی بەڵام نەیان دەزانین سترەکچەرەکەی پێکهاتەکەی چیە هەتا ساڵانی 50 60 70 وردە سپێکتروسکۆپ ئامێری شیکردنەوەی شەبەنجی ئەو ئامێرانە داهێنران کەشف بوو کە ئەوانە ئەو بەشانەی کە پێشتر فەلەکناسەکان لەسەر وێنەکان دەیانێت وەیان دەزانی ئایدی خۆمانە یعنی لە ئاسمانی مەیە نەخێت دەرچوو ئەوانە هەر یەکەم بەتەنێ دوورگەکە یەک لێرە لە خوارێ لە سەرێ لە هەموو شوێنەکانی گەردوون دەرکەوت سەدان ملیۆن گالاکسی ئەوە کەواتە گالاکسی ئەی خۆمان ناوان لێنا ڕێی کاتشێشان باپیرانمان ئێستا باسی دەکەم چۆنیان دیتە لەناو گەردووندا ئێستا حالیەن نەک یەک گالاکسی بەڵکو ساڵێک پێش ئێستا دەیانگوت 200 تا 250 ملیار گالاکسی هەیە باشە و هەر گالاکسیێکی شلەوانە بەلایەنی کەم 400 ملیار ئەستێرەی تێدایە
ئەو ژمارانە تەقانی وەکو ئەهلی فیزیا ئیستیعابی دەکەن بەڵام ئەمە یەکێکی تر باس بکەم ئەو ژمارانە کۆنفیوزیان دەکا بەڕاستی یعنی لەنێو یەک گالاکسی نزیکەی 200 تا 400 ملیار ئەستێرە هەیە و چەند گالاکسی دۆزراوەتەوە تا ساڵێک پێش ئێستا دەیانگوت 200 تا 250 ملیار گالاکسی هەیە بەڵام ئێستا دەرکەوت چەندە 2 تریلیۆن گالاکسی بەلایەنی کەم لەنێو گەردوندا هەیە چەند ئەستێرەمان هەیە ئەوە لەوتە نوکتەکەی مەلا مەشهوری وەشیلیان پرسی مەلا مەشهور چەند ئەستێرە لە ئاسماندا هەیە گوتی وەڵای ئەگەر گایەک لۆبینن مووەکانی بژمێرن ئەوە قەدیمە ئەو مەسەلەیە ئەو ئەگەر بزانم چەند ئەستێرە لە ئاسمانداوە تەقریبیە قسە چی یعنی با بڵێن ڕاستە نوکتە هاتی بەڵام لە داوی مووی با بڵێن گایەکی زۆر زۆر زیاتر ئەستێرەکان 2 تریلیۆن گالاکسی هەر گالاکسێک بەلایەنی کەم 200 تا 400 ملیار ئەستێرەی تێدایە کەواتە پێک هاتێ سەرەکی گالاکسیەکان بریتێ لە ئەستێرە و گاز لەگەڵ تۆز و خۆ ئەوە پێک هاتە سەرەکیەکەی بەڕێزان تەواان ئەمە لە فەزا ئەگە سەیری گەردوون بکەین تەماشا دەکەین لە نێو گالاکسیەکاندا لە تەسویری فەلەکی دەکرێت پارچە هەوری زۆر گەورە دەبینرێن وەکو هەور خۆی نیشان دەدات هەوری زۆر زۆر گەورە طبعا ئەوە دوای لێکۆڵینەوەیەکی زۆر لە هەموو بوارەکان کە مەجانی ئێستا باسی لێ بکەین دەرکەوت کە ئەمانە بەڕێزان ئەو تەنانەی کە دەبینن ئەو تەنانەی کە تاریکن لە نێو ڕەسمەکان دەردەچی هەرێک شەڕ ڕۆناکە گازمان هەیە پەڵەهەورمان هەیە ڕۆناکە پەڵەهەوریشمان هەیە تاریکە دەرکەوت ئەوانی کە تاریکەکان ڕووناچی دەمژن یا نایدنەوە ئەم تەعاان بە تەریقەی بە شێوەیەکی بەسیط دەتان باز دەکەم ئێوە فیزیاییان چینە ناو مەسەلەیەکە انبعاثمان هەیە امتصاصمان هەیە یعنی تەنی ئاسمانیمان هەیە کە ڕووناچی دەدات وەردەگری کە ناداتەوە هەیە وەردەگری دەداتەوە پێیوەستە بە پێکهاتەی مادەکە ئەوە دەرکەوت هەمووی تۆز و خۆڵە بەڕێزان ئەو تەنە تاریکانی لەنێو ئەو هەورانە دەدەچوون دەرکەوت تۆز و خۆڵە بمعنى الکەلیمە ڕووناچی کە بەناویدا تێدەپەڕێ بەناویدا دەڕوات زەحمەتە ڕزگاری ببێ بۆیە بەڕەشی دەردەکەوێت و دەورا پشتیان گەشت و ڕووناکە دەرکەوت ئەوە هەمووی غازە غازەکەش وەکو باسم کرد گاز بەش هەر زۆری هایدرۆجینە کەواتە پێکهاتەی گالاکسیەکان لە ڕێگەی سەیرکردنی تەنە ئاسمانیەکانی نێویدا بەدیار کرد کە پێکهاتێ لە تۆز و خۆڵ لەگەڵ گاز بەیەکەوە ئەوانە چیمان بۆ دروست دەکەن ئەستێرەکانمان بۆ دروست دەکەن کەواتە هەموو ئەستێرەکانی ئاسمان ئەو خاڵانەی کە چاوت دەیبینی و ئەوەی چاویش نایبینی هەر هەمووی بە خۆری ئێمەش پێکهاتەیەکی گازیە لە گازی هایدرۆجین لەسەرتاوە خەڵق بووە و ئێستاش ئەستێرەکان هەر لە گازی هایدرۆجین بە شێوەیەکی ئەساسی دروست دەبن تەمان هەندە ئەستێرەی ترمان هەیە تەفەڕاتی گەورە دارن ئەوانە بەشی هەر زۆریان ئۆکسزینە فەرقی هەیە لەگەڵ ئەو ئەستێرەکانی تر بەڵام ماکسیمەم تقریبا هەموو ئەستێرەکان لە هایدرۆجین پێکرد لێرە تا سیرکن بەڕێزان بۆ شوێستان تەماشاکەن ئەو ناوچانە تاریکن و ئەو ناوچانە ڕووناکن گەشن ئەو ناوچە تاریکانی لە ڕسمە فەلەکیەکان کە بەبەر چاوتان کرد ئەها لێرە ئەو ناوچانە تاریکە دیارە ئەوە تۆز و خۆڵە خۆڵی فەزائیە لە ئاسمان هەڵواسراوە بەس زانی ئەو حەجمانەیان چەند گەورەیە عەقلی ئینسان یعنی تەسەووڕ ناکات چەند گەورەیە هەندێک حاڵەت بۆ نمونە ئەوەیان پێی دەڵێن تانەی یان پەڵەگازی باز ئیگڵ هەندێک لە فەلەکناسان ناوەچکیان لێنایە pillars of creation یعنی ستونەکانی خەڵقبوون یعنی فەلەکناسەکان بەشی هەرە زۆریان ئەگەدەم باوەڕیان بەخوا هەیە دەزانن خالیقەکەی کەونی دروستکردیان بەڵام مەرجنی ئەوان باوەڕیان بە دینی ئیسلام بێ ئەوە مەسەلەیەکی دیکەیە بەڵام لایەنە pillars of creation لەبەرەوەی وا دیارە دەست و هێز و بازووی خوای گەورە لەو تەنە ئاسمانیانە زۆر زۆرتوان بەدیار دەکەوێت بەڕێزان ئەو ستونەی کە لەسەرێ ئەو بەشەی کە ئەویان لەسەرێ هەتا خوارێ نزیکەی 6 ساڵی ڕووناچیە ساڵی ڕووناچیتان بیستێ سەنێزەڵی لایت ییرز بیستنەتان خیندیا ئەو مەسافەیە کە ڕووناچی وەنیا بە خێرایی 300,000 کیلۆمەتر لە یەک چرکە دەیبڕێت یعنی یەک ساڵی ڕۆناچی بە کوتین یەکسانە بە 9 تریلیۆن و 450 ملیار کیلۆمەتر یەک ساڵی ڕۆناچی بەڕێزان لەسەری هەتا خوارێ 6 ساڵی ڕۆناچیە ئەو پەڵە گازە لە پێش چاو زۆر بچووکە 6 ساڵی ڕۆناچی یعنی ڕۆناچی بە خێرایی 300,000 کیلۆمەتر لە یەک چرکە بڕوات 6 ساڵی دەوێت کە لەسەری هەتا خوارێ گەشتەکەی خۆی تەواو بکات کەواتە ئەو پەڵە گاز و تۆز و خۆڵانێک لە نێو گالاکسی خۆمان هەیە قەبارەیان زۆر زۆر گەورەیە باش ئێستا چەند داتاشی فیزیا فەلەکی وەردەگرنە سەر ڕێکا چێشان زانیمان ڕێکا چێشان چییە بریتێ لە یەکێ لە گەلەستێرەکانی گەردوونە
پێکاتوە لە ئەستێرە بە بڕێکێکزار زۆر گاز لەگەڵ تێکەڵ بە تۆز و خۆڵ بێگومان لە دەوری ئەستێرەکانیش حەسارەش دەخورێتەوە ئەو جارێکی شمان بۆ نییە. تیرەی گالاکسی خۆمان ڕێی کاتێشاکە یەکێکە لەو گالاکسیانە حساب کرای لە نێوان 100 تا 180,000 ساڵی ڕووناچە، یعنی خێرایی تیش بە خێرایی 300,000 کیلۆمەتر لە یەک چرکە بڕوات ئەگەر بێوێت لەو سەری گالاکسی خۆمان لەوە سەری گەشتەکەی تاواکە لە نێوان 100 تا 180,000 ساڵی دەوێت. ئەو خێرایی زۆرە. ئەستورایی فیکنسەکەی لە تەنیشتەوە تەمەشاکەین 20,000 ساڵی ڕووناچە، 2000 بوون 2000 ساڵی ڕووناچی ئەستورایەکەی پانتایەکەی گەلک زۆرە بەڵام ئەستورایەکەی زۆر کەمە. بەتەمەترین ئەستێرەکانی نێوی تقریبا قیاسکرایە 13.7 ملیار ساڵ دەبی. خۆری ئێمە سنووری 5 ملیار ساڵە. دووری خۆر لە سەرتەریدا خۆر وەکو یەکێکە ئەستێرەکانی گالاکسی خۆمان لە سەرتەری گالاکسیەکەەوە چەند دوورە تەبانەمە شکلی گالاکسیەکە دوایە تەمەشایەکەی تقریبا بەو شکلەیە. چەند لە سەرتەری یان چەقی گەلەستێرەوە دوورە 27,000 ساڵی ڕۆناچی تقریبا 27.2 هزار ساڵی ڕۆناچی لە سەرتەریەوە دوورە. خێرایی خولانەوەی خۆر بە دەوری سەرتەر ئاگاداری ئەو نقطەیە زۆر مهمە. ئێستا ئێمە دانیشتین لەو ژوورە خەریک ئەو بابەتانینە دەچیەوە ماڵ کردەوەی ڕۆژانێ خۆت دەکەیت دەنوێ هەڵدەستی هەموو شتێکی ژیان لەسەر هەسارەی زەوی بە ئاسایی دەڕات، بەڵام خێراییمان 550 کیلۆمەتر لە یەک سانیە ئەمە هەستی شتێ ناکەین. 550 کیلۆمەتر لە یەک چرکە. ئەوە خێرایی چییە؟ خۆر کاتێک کە بە دەوری سەنتەری گالاکسی ڕێکاچێشان وەکو هەموو سەیارەکان کە لەسەر ئۆتۆبان دەڕۆن خێرایی خۆر 550 کیلۆمەتر لە یەک چرکە. ئەمە هەستیشی پێ ناکەین. چەند ساڵی دەوێت هەتا خولێک بە دەوری گالاکسی سەنتەری گالاکسی تەواو کات؟ هەموو تەنێک تەمان لە جوڵەدا ئێوە باش دەزانن لە فیزیک و هەموو تەنێک جوڵە بوەستێت دەفەوتێت بە تایبەتی لە فەزا. 240 ملیۆن ساڵی دەوێت ڕۆژ هەتا یەک خول بە دەوری گالاکسی تەواو کات، چونکە هەموو ئەستێرەکان بەو شێوەیە بە دەوری گالاکسیەوە چەقی گالاکسیەوە دەخولێنەوە کە هەمان خولانەوەی حاجیەکانە بە دەوری کعبە. بزانم شتانە زۆر سەیرن. وابزانم ئەگەر ئەلکترۆن بە دەوری زەڕەش کە دەسوڵێتەوە هەر بەو ئیتیجا هەیە، خولانەوەی زەویش بە دەوری خۆ هەر بەو ئیتیجا هەیە، هەموو خولانەوەکان بە پێچەوانی میلی کاتژمێر لە گالاکسی خۆشمان بەو شێوێ دەخولێتەوە. بۆ تەواوکردنی خولێک 240 ملیۆن ساڵی دەوێت خۆر هەتا یەک خول لە دەوری گالاکسی خۆمان تەواو دەکات. بزانە گالاکسی خۆمان چەند گەورەیە. باش یەکەم کەس کە باسی گەلەستێرەی کرد ڕێکاچێشان کە زانی شکلی چۆنە، قیاسی چۆنە، کووە فەلەکناسێکی بەریتانی بەناوی ویلیام هێرشل لە ساڵی 1785 میلادی یەکەم کەس بوو کە هێلکاری گالاکسی کرد بە دەستی خۆی. ئیستینادە لەسەر چی؟ لەسەر ئەو مەنزەرەی کە بە شەو دەیبینێ. ئەمەوە پرسیارە لەنگۆ کرد، گوتم ئایا ئەنگۆ ڕێکاچێشانتان دیتێ یان نا؟ ئێستا لۆتان بە دیار دەکەوێت ویلیام هێرشل کاتی خۆی طبعا کەشوهەوا زۆر ساڵ بوو، خۆی لایت پۆلیوشن و تەسیراتان لەسەر ئاسمان نەبوو، بۆیە خەڵک زۆر بە جوانی ئاسمانی دەبینێت. یەکەم کەس بوو. یەکەم کەسیش بوو کە خۆری تەحقیق کرد لە با بڵێن ئێرە ئەو خاڵت تۆخی لە ناوەڕاستێک گوت تقریبا خۆر لەو منتیقانەیە لە بابینی ئەو هەموو ئەستێرانەی ئاسمان. باشە ئەگەر هاتوو ئەمە لە فەزا سەیری گەلەستێرەی خۆمان کرد چۆن؟ تەبعا زۆر ناخۆشە. تۆ ئێستا لە ژوورێک ئاوا دادنی نهێڵی بێ دەرێ، نهێڵی بێ لە ساڵێک 2 ساڵ 3 ساڵ داواش بکەن شکلی هەندەسی ئێرە تەختی بکەی زەحمەتەوە نییە. بزەبت حاڵەکەمان وایە لەبەرەوەی ئێمە بە خۆمان لەنێو گالاکسی دەژین زۆر زەحمەتە بتوانین ڕێک شکلی گالاکسی خۆمان بزانین. بەڵام چۆن زانیمان شکلی گەلەستێرەمان وایە؟ جیرانمان هەیە، جیرانی دیکەمان هەیە شکلیان تقریبا بە ئێمە دەچی ئیستینادن لەسەر ئەو لێکۆڵینەوانەی کە لەسەر گالاکسی خۆمان کرایە، یوڤیا، ئایئارە، ئێکسا، بەو هەموو شەمەنگانە ڕەست کرایە تقریبا شکلی گالاکسی خۆمان بەدیارکەوت کە ئەو هەیە. لە تەنیشتەوە بەو شێوەیەگە لە فەزا تەماشایەکەی زۆر دوورکەویەوە، لە بەرامبەریشدا بەو شێوەیە بەدیار دەکەوێت. ناوکێکی گەش و گەورە و چەندین ملیار ئەستێرە ئەها پەش بووە لە ناوکەکەیدا بۆ دەرەوە ئەگەر لە تەنیشتەوە. بەڵام ئەگەر لە بەرامبەر تەماشاکەی عینەن چەند باشکێکی خولاو ئارنس باسک بە دەوریدا بە دەوری ئەو چەقەدا خولاوەتەوە کە ئێستا هەندێک بە تەفاسی باسی دەکەین. خۆشەویستان ئەوە شکلی گالاکسی خۆمانە خۆر تقریبا دەکەویتە ئێرە. گوتمان حدودی 26,000 ساڵی ڕۆناچی ئەمە لە سەنتەری گالاکسیەوە دووری.
طبعا لو هم ناوي لو دام لا ئێستا تەطەوڕاتێکی زۆر هەیە لە بواری ئەوە پێ دەڵێن کۆسمۆلۆجی یعنی ئەوە ئاسترۆنۆمی دەچێتەوە بابەتی کۆسمۆلۆژی کە گاز ئەفو کە باسی گەلەستێرە دەکەی ئاسترۆنۆمیەوە کۆسمۆلۆجی ینی سترکچرە گەورەکان بەڵام ئاسترۆنۆمی لە ناو گەلاکسی خۆمان ئەستێرەکان هەسارەکان مانگەکان ئەو پێ دەڵێن زانستی فەلەک ناسی باش شوێنگەی گەلەستێرەمان لە نێو گەردوون طبعا نظریه بیگ بانگ نمی‌چینم معلوماتان سرابی باسی و ناکین کاتی خوی که همون گردون یک خال بود لو خال دا تقنیه که دستی پیکردیه و گردون خلق بود اول نظریه باشی هر زور علماء کان لسری متفقن بلام لدوای او تقنیه که طبعا اول گردش که دروس بود هیدروژینه لدوای او تقنیه مزنا ورد معدل گردون دروس بود و گلستیرکان و استیرکان دروس بود بلام بعضی نشونگی گلستیرم من دستیناد لسر دیکورینو کان دچین دریه لو شعر جوريه باب زانين او جوري ملك شوين دريه لو شعر جوريه بالضبط واحد حساب كما شكل برزان صارك بيش يستا زانا انت مشان كده لنيو عمقي قردون جلستيرا زور برشو بلان يقليري طبعا ويني اسمانسون ورده جيل برزان يك بيكسل ورده قرن جوري دكن باشان بشك لو ويني 200 بيكسل جوري دكن كوينەکەیان زۆر گەورەکرد بەشێکی بچووکی وێنە گەورەکە با بڵێمە وێنێک ماوەڵێتی بەو قیاسە دێن ئێرێ وەردەگرین ئەوەندە گەورەی دەکەین پاشان بەشێکی وەردەگرین پاشان ئاخری وەی دێ لەو وێنە گەورەیە ئەوەندە بەشێکی زۆر بچووک بەڵام تەماشا دەکەن هەزارەها گەلاکسی تێدایە قەرەباڵغ کەواتە بەدیار کرد لە نێو گەردووندا وەکو باسم کرد بە سەدان میلیارد گەلاکسی هەیە ئەو وێنەیە هێشووە گەلاکسی پێکەوەیە نەک ئەستێرە بەڕێزان او استيرنا عفوا او انا نقطانا هم استيرنا هم وش خوري من بلام او خاوه هولاويانه تماويانه او انا جالاكسي كواتا جالاكسي يكزار زوره بلام دابش بويان اسا سرسامتان دكا بزانين فلك ناسان تشان كشف كدي بوضايا برزان لا كوتايدا فلك ناسان بويان دكو جردون جالاكسي كاني وكو توني دا بيلوت كان باشو باورا نيو جردون دا هزارها مليارها جالاكسي لسر هيلك او هاتشو یەکێکیان هێڵێککە ئەو هاتووە هێڵێککە لە سەرەوە لە ناو قومقی گەردوون لۆ سەرەوە چووە هەندێکە لە خوارێ تەوانەها بۆ مێشتان فراوان کە لەگە قسەکەی من کە دەڵێم ئاوها لۆسەرێ یعنی هەزارەها میلیۆن ساڵی ڕۆناچی لۆسەرێ کە دەڵێم لە خوارێ ئاوها یعنی گەردوون یەکزار زۆر فری دایمێنشن نەکوڵێ نازانم هەندێک کاک محەممەد دەڵێ 5 دایمێنشنەوەمان شوێ نازانم شتێک وا هەیە بەزدەشمان هەیە بەڵێ بەزەمە گەر فری دایمێنشن بکردکەینەوە ئێستا نەخشە هەیە ئاوە 3 دایمێنشن دەشسۆڕێتەوە بەڵام ماوەنیە بۆتان ئارزکەم شکاتی زۆر دەیە بۆ بەشێک ماوەگرتیا ئەوانەی کە دەیبینن بە سەدان هەزار گالاکسی لێرە کۆبیتەوە بە دەیان هەزار گالاکسی لێرە کۆبیتەوە ملیۆنەها گالاکسی لێرە کۆبیتەوە ئەوە بەشێکی گردوون وەرگیرایە تەمان ئێستا نەخشەی 3 universe 3 dimension structure هەیە لێدن لە گوگل لە یوتیوب یەکسەر وێنەکە دەداتێت بە 3 dimensionش ئێستا تەسویر کرای حەسەب ئەو منتیقانەی کە ڕەسد کراچوە گردوون هەمووی ڕەسد نەکراچوە پێویستی بە دەیەهان ساڵە ئێستا وەت حەسب با بزانین ئەوە تەفاسیلی وەی وەرگرین ئەوە بەشێکە لە گردوونی بینراو ئێمە لە چێن دەرین مەجموعە ئەستێرەیەک جیرانمانن خۆرمان هەیە خۆر نزیکترین ئەستێرەیە ئەستێرەکەمان هەیە بە ناوی ئەوە گرندایزەتان دیکە ئەندەزە سوالی خۆشتان بۆ دەکەم دەمێت زەوەکەی وەربوو گرندایزەتان دیتیوەنی مغامرات الفضۆفلی باسی ئەستێرە ڤێگا دەکاون یا ئەستێرە ڤێگا یەکێکە لە ئەستێرەکانی وەرزی هاوین ئێستا دیاردیە جیرانی زەوی ئەستێرە ڤێگا تاوان گرندایزەرە لێ نییە خەیاڵ مەترسێن ئەو شتانە ئەسلی نییە خۆر ئەوە خۆرە لە سنتەر خۆرمانێ ئەو ئەستێرانە جیرانتە ئەگەر دوورکەوینەوە زۆر دوورکەوینەوە تەماشا دەکەین هەموو ئەستێرەکان لە نێو گالاکسیەوەیکان چێشاندا جیان بوویتەوە ئەوە گالاکسیمەیە تقریبەن ئەو شکلەکەی ئەو هەیە ئەگەر هێشتا دوورکەوینەوە تەماشا دەکەین 22 گالاکسی لە یەک جێ کۆبووینەوە 22 گالاکسی پێ دەڵێن لۆکەڵ گروپ یعنی گروپی نێوخۆی هێشتا دوور دەکەوینەوە هەندێک دوور دەکەوینەوە ئەو جارە تەماشا دەکەین ناکاکە هێشتا هێشووی گالاکسی پێکەوەنە هێشووەک لێرە ئێستا هێشوو دەزانێ یعنی چێ یعنی کلاستەر یعنی عەنقود یعنی مەجموعەت پێکەوە لە یەک شوێن کۆبوونەتەوە هەندێکش دوور دەکەوینەوە ئەو جارە تەماشا دەکەین ئەوە پێ دەڵێن ڤێرگۆ سوپەر کلۆستەر ناویان لێناوە دەبان پاشان تەماشا دەکەین ئەوانش کە هەزارەها ملیۆن گالاکسی پێکەوە لە
گروپ کۆبوونەوە ئەوەش بەخۆی یەکێکە لە هەزارها گروپی گەورەتر. واضح ئێستا چۆنە؟ یعنی هەمووی گەردون گروپ دابەشکراوە چەند دوورکەوێەوە گروپەکان لێکتر نزیک دەکەنەوە دەبتە گروپە گەورە ئەزارە قڵقڵە دوای دەبتە گروپی بچووک دوای دەبتە گروپی گەورەتر دوای گروپی گەورە دوای ئاخیری پێی دەڵێن observable universe کە ئاخر حەدی مرۆڤ ناتوانێت لەوە زیاتر ببینێت تەنها ڕەب العالەمین دەزانێت لە دوای ئەوە چی هەیە. باش کەواتە ئێستا زانایان دەڵێن دوورترین تەنی ئاسمانی کە چاوی من و تو دیتی بیتن لە ڕێگەی باشترین تەلەسکۆپ دووریەکەی 13 ملیار ساڵی ڕۆناچێت. ئەبعەد جسمی سەماویە تەنێکە ئێستاش نازانێت چییە ستراکچەرەکەی مادەکەی نازانێت چییە جسمێکی سوور هەورێکی وەکو تەنێکی زۆر بچوو قیاسیان کردیە 13 تقریبا 13 ملیار ساڵی ڕۆناچی لێمان دوورە. بەڵام فەلەک ناسان دەڵێن گەردون هەمووی تیرەی 93 ملیار ساڵی ڕۆناچێت. 93 ملیار ساڵی ڕۆناچێت. ئەوە پێ دەڵێن ئەو observable universe حەقیقیەیە. لە دوای ئەو چی هەیە؟ ئەو دۆسیە لەبی داخەیە چکە هیچ زانیاریان نییە تاکو ئێستا 13 ملیاریان تەسویر کردیە نەگەیشت لە 93 ملیارەکەی کە تەسەوڕ دەکەن لە دوای ئەو تەنها ڕەب العالەمین. بۆیە ئەمە دەگەڕێنەوە ناو گەردوونی خۆمان ئەو بەشە وەردەگرین ڤێرگۆ سوپەر کلەستەر کە ئێستا ناوێکیگەیان لێناوە ناوێ لێناوە لانیاکیا. لانیاکیا با بڵین وەکو هەرێمی کوردستان حساب بکە. هەرێمی کوردستان کۆلێژی زانست ئەو ژوورەمان بەس ئەو ژوورێک ئەو هۆڵی کەمە لێنا تاقی هۆڵی PH1 یەکێکە لەو گالاکسیانەی کە تێدایە لەناو هەولێرێ ئەو ژوورە یەکێکە لە پێکهاتەی ئەو شارێ لە نێو لانیاکیا گالاکسی خۆمان گروپی ئەفۆن گروپی 22 گالاکسیەکە ئەوە تێ نووسرا لۆکەل گروپە بەشی نووسرا بگڕن لێزەرەکە ئەوە ناکە لە ناوەڕاستیدا لۆکەل گروپ کە 22 گالاکسی لە خۆ دەگرێت گالاکسی خۆمان یەکێکە لەو 22 تەماشاکە شوێنگەی دەچێنەرەیە ئەو شکلە پێی دەڵێن لاناکیا بە 3 دایمنشن هەیە طبعاً ئەحدەث دراساتی لەسەرکرایە بە جوانترین شێوە شکلی بە 3 دایمنشن دەتوانانی ببینی بزانە ئەمە کەوتونێتە چێندە لە نێو گەردون تقریبا بەشێکی گەردون کە پێ دەڵێن هێرشووی لاناکیا 200,000 گالاکسی لە خۆ دەگرێت 200,000 گالاکسی لە یەک شوێن کۆبنێتەوە کە پێ دەڵێن هێرشووی لانیاکیا. لانیاکیا کەلیمەی هاواییە دوورەکانی هاوای مانای ئاسمانی کراوە دەگەین الفضاء المفتوح open space. یادی دەدەقەیت کەژوەگرین؟ یادی دەدەقەیت؟ ماندوو نەبوو. باشە شێوە هێرکاری گەرە سێری خۆمان باوەگرین. باش ئەمە ئێستا ئەو هەموو لێکۆڵینەوەمان زانی کە شوێنگەمان ئەو هایە و پێکهاتەکەی ئەو هایە و ئەدی تقریبا شێوە هێرکاری حەقیقیەکەی چۆنە. طبعا لێکۆڵینەوەی زۆر لەسەر کرایە ئێستا خاستن بەو 30 ساڵەی ئەخیری تەلەسکۆپاتی ئەکسڕێی UV لەگەڵ IR یعنی زانیاری و داتای شۆڕش جێرانیان دەتوانین بڵێدایە بۆ مرۆڤ کە هەست بکات شکلی گالاکسیەکەی خۆی ئەو هایە بەو شێوەیە ئێستا حالێت. ئەگەر ئەمە لە دووری ملیۆنە ساڵی ڕۆناچی سەیری گالاکسی خۆمان بکەین بەو شێوەیە بەدیار دەکەوین. خۆر ئەلێرە ئێستا تحدیدی دەکەین لە نەخشەکانی خۆر تقریبا لەو منتیقانەیە ئەو حساب بکە نێزیکەی 400 ملیار ئەستێرە لەگەڵ گازی هایدرۆژین لەگەڵ گازەکانی لەگەڵ تۆز خۆڵ ئەو دوورگەیەمان بۆ پێکێنە. لە تەنیشتەوە ئەگەر سەیری گالاکسی خۆمان بکەین ئێستا بەدیار کەوتیە ئەستورای قیاسەکانی تەماشاکەن دەچی پێک دێ شکلی گالاکسی خۆمان سنتەرمان هەیە دیسکی گالاکسیمان هەیە تۆز و خۆڵ گازمان هەیە مەسەلەن تەڵە گازەکانی ئیمیشن نیبڵا یعنی ئەوانەی کە ڕووناچی ینی شەبان ئیمیشن ماڵی ئیمتیساسە گەڵ دەمەنی ئیمتیساسە ئیمیشن ماڵ ئیمیشن ئەوانی کە ڕووناچی دەدەن و وەردەگرن و نادەنەوە خۆر شوێنگەی تحدید کرایە تقریبا یعنی تقریبا لەسەرەوە لە دەرەوەی سنووری گالاکسی خۆمان با بڵێن کو تەماشای مەسیفی دەگەی ئاوە هەندێک ئەستێرەی زۆر بچووک تەماشایەکە وەڵام زانی ئەستێرەیەکە دیمەنەکان لەوەرە کرد تەماشایان کرد سەدان هەزار ئەستێرە لە یەک شوێن کۆبیتەوە چ هێرشوو بچووک نزیکەی 20,000 هێرشوو گلۆبال کلەستەرس لە دەوری گالاکسی خۆمان لە فەزای گەورەدا دەوریان داوە. باشە ئەمە گوتمان خۆر ئەوە شوێنێکەیتی ئەستورایەکەی تقریبا 4 کیلۆ پارسکە پارسک یەک پارسک یعنی ماوەی نێوان زەوی خۆر لەگەڵ نزیکترین ئەستێرە کە پرۆکسیمایە نزیکەی 3.4 ساڵی ڕۆناچی دەبیتن
بەڵام لێرە کیلۆیە یعنی بە هەزار قسان دەکەین تەماشا دەکەین ئەستورایەکەی لە نێواندا هەندێک دەڵێن تا 13,000 ساڵی ڕۆناچی دەبی ئەستورایەکەی پانتایەکەی بەڵام کە دەڵێن گالاکسی خۆمان لە بەرامبەرەوە تەماشاکەین ئەوها بەو شێوەیە لەو سەری لە بۆ ئەو سەری نزیکەی 30 کیلۆپاسی دەبی واتە نزیکەی 97 هەندێک دەڵێن 100,000 ساڵی ڕۆناچی هەندێکیش دەڵێن نەخێر هەتا 180,000 ساڵی ڕۆناچیش تیرەی گالاکسی خۆمان بەو سەر بەوە سەر ئەوە هێشتا یەکلان نەکراتەوە چۆکی باسم کرد تۆ من ژوورێک دانیشتی پێت بڵێن قیاسی ئەو ژۆرە لە دەرێ وەرگرە زۆر زەحمەتە دەبێت تۆ ئەشعای ئەکس و سەروی وەنەوشەی ئەوانە وەرگری هەتا تقریباً فکرێک وەرگری لە دەرەوە چ هەیە یا شکلی تۆ یا شکلی ئەو ژوورە چۆنە ئەوە ئەحدەث خەریتەی گالاکسی خۆمانە کە دروست کراوە بەڕێزان تەماشاکەن هەر باسکێک لەو باسکانە ناوێکیان لێناوە ئێستا دوای دەبینین مەسەلەکە چییە سکۆتم سنتاورۆس ئارم نۆرما ئارم باسک ئارم یعنی باسک پێرسیس ئارم باسکی دەرەچی خۆت ئەلێ خۆت کەوتۆتە ئێر بەنسبەت هەیکەلی گالاکسی خۆمان ئەگەر لە دوورەوە سەیری بکەین طبعا باسکەکان ناویان لۆدانراوە 3 کیلۆپارس لەگەڵ پێرسیس ئەمگۆ کەلوەکانتان بیستە بورجەکانتان بیستە 12 کەلوەکە وەنیە فەریک و ئەوانە نازم شێر و دوو پشت و ئەوانە طبعا کەلوەکان لە ئاسمان شکلیان هەیە بەڵام تەسیریان نییە هیچ ئەسڵ ئەساسی نییەوە کە باسەکەن بەڵام شکل وەکو شکل هەیە نمونەمان زۆرە یەک لەوانە مەسەل ناویان لەو باسکانە ناوە فەلەکناسەکان هەتا لێکیانکەنەوە نۆرمامان هەیە سکاتم سنتاورۆس کارینا ساجیتاریۆس ئۆرایان سیگنەس یعنی هەموو باسکەکان ناوی تایبەتی خۆیان هەیە کەواتە ئێستا وردە زانیاریەکە ورتر دەبێتەوە دقیقتر دەبێت ئەکیورێتر دەبێت زۆر زیاتر کەواتە ئەوە باسکەکانی گەلەستەری خۆمان هەریەکی ناوەکی تایبەتی خۆی هەیە ئەوە تەوزیعی باسکەکانە بەو شێوەیە بەڕێزان ئەگەر لە دوورەوە سەیری گالاکسی ڕێکا کێشان بکەین کۆر ناوەڕاستی کە چرترین شوێنە و کونێکی ڕەشی تێدایە بلاک هۆڵتان بیستە بلاک هۆڵ سوپەر ماسیڤ بلاک هۆڵە لەناو ئێرەیە کونێکی ڕەشی سەرووی زەبەلاح لە ناوەڕاستی ڕێکا کێشانێکە ناسراو بە ساجیتاریۆس ئەی ئەو باسکانەش وەکو باسم کرد هەریەکە و ناوی خۆی هەیە ئیستینادەن لەسەر ئەو بورجەی ئەو کەلوەی کە هێڵە سپێکەی کە ئێستا باسی دەکەم لۆتان ڕوون دەبتەوە کە ئیستینادە لەسەر ئەو باسکەی کە لە ئاسمان تۆ دەبینی لە نێو چ کۆستێرێکی مەشهورە ئەو باسکەیان بەو ناوی ئەو کۆستێرەیە کردووە ئێستا بۆ نمونە ساجیتاریۆس یعنی کەوان چێ کەلووی کەوانە بورجی کەوان قەوس باش تەماشاکە بەڕێزان وردە زانیاریەکان ورتر دەبی داتایەکان هێشتا ورتر دەبی نەتیجەی ئەبحاسی نوێ ڕەسدی نوێ ئۆبزەروێشنی نوێ ئەمە ئەلێرین بەنسبەت ڕێکا کێشان بەنسبەت ئەو 400 ملیار خۆرەی کە لە نێو ڕێکا کێشان هەیە تۆزێک دیمەنەکە گەورەتر دەکەین ئەوە سۆلەر سیستەم ئەمە ئەوەتە ئەلێرین شارەتی بۆ کردووە ئەستێرەکانی دەورا پشتمان تەماشاکەن بەڕێزان پۆلارس ئەستێرەی باکوور ڕینگ نێبیولا ئەو پاشماوەی ئەستێرەکانە تەقیونەتەوە ئەو نێبیولا ئەوان هەمووی پەڵەگاز و تۆز و خۆڵی گردوونین هەیەکی ناوی خۆی هەیە هەمووی دابەشوە و وێنەی هەمووشیان وەرگیراوە ئەو هەموو دیمەنانەی کە دیتان ئەو هەموو ئەبحاسانەی کە دیتان تەنها لەو زۆنەیە تەماشاتان کردیە یعنی ئەو ڕێنجێک کە تلسکۆپەکان هەتا ئێستا ڕەسدیان کردیە ئەوەندە بووە ئەدی باشە ئەگەر ئەوانی دی ڕەسەکەن دەبی چ بدۆزنەوە ئەو زەلێرەدا دەزانین کەەوە زانیاری ئێمە چەند کەمە بەرامبەر شکل و شێوازی ڕێکا کێشانی گەورە بۆیە تەنها ئەمە تا حەدی 3000 ساڵی ڕۆناچی داتای زۆر باش و دقیق ماوەدیتە و ئیسناد لەسەر ئەو 3000 ساڵی ڕۆناچی داتای ئەو دەزانیتمان شکلی گالاکسی خۆمان پێکاتیە لە 7 باسک بە دەوری ناوچێکدا دەخولێتەوە کەواتە ئەمە تاوەکو ئێستا بەس ئەوەندەی دەزانین لە گالاکسی خۆمان ئەدی چەندمایە یەکجارێک زۆر باشە ئەمە لەسەر زەوی چۆن ڕێکا کێشان دەبینەوە پرسیارم یەکەم زار کاتێ ممکنە مامۆستایانی بەڕێز کە ئەوانی کە چوونە دەرەی شار لە دەشت ماونەتەوە هێڵێکی سپی هەیە زستانان و هاوینان لە ئاسمان خەتێکی سپی هەیە لە ئاسمان بەدیار دەکەوێت لەو ڕۆناچی و جەنجاڵی هەولێت بڕۆ دەرێ ڕۆناچی ناو شار و لای پۆلیوشنە خەتێکی سپی دەبینی لە ناوەڕاستی ئاسمان ئەدوو ئەو کات وا دەزانی هەورە بەڵام دقەتی دەدێن ناڕوە سابتە لە شوێن خۆی دەکەێت تقریبان یعنی شوێنی خۆی ناجوڵێتەوە تەنها لەگەڵ جوڵەی زەوی کە بە دەوری خۆیدا دەخورێتەوە حرەکە دەکات ئەو هێڵە سپێ لە ئاسمانە ئەوە پێی دەڵێن ڕێکا کێشانی قەدیم کە باب و باپیرانمان
دەیاندی تو نەیان دەزانی چیە لەسەر زەوی بەو شێوەیە دەبینی ئەمە ڕێکاتێشان ئەگەر لە هەولێرە دەرچی بۆ ناوچە سنووریەکان بۆ نمونە بڕۆی کە هیچ ڕۆناکی شاری لێ نییە بە هیچ نەواچی چکە لای پۆلیۆشن ئاسمان دەکوژی ئەو خەتە سپێ لە ئاسماندا بەدیار دەکەوێت ئەمە ئەو پرسیارەتان لێ دەکەم ئەو ناوچەیە چێن دەرەی گالاکسی خۆمانەوەی سەرەوە ئەوەی سەرەوە چێن دەرەی گالاکسی خۆمانە باسکەکەی مەنی ئەوی خۆی لەسرە تەواوە باسکەکەتی نا بەس ئەو ناوچەی سەرێ هات تۆزە گەشە چەق دەستخۆش ئەها ئێستا زانێت تا شکلی گالاکسی خۆمان کووە ئەمە لە تەنیشتەوە ڕاستەیەکی دەکەێت ئەو هەیە یعنی ئەگە بچینە بەرامبەری ئاوای لەدێ بەبتە باشی زەخمی گەورە بەڵام ئەمە لە تەنیشتەوە سەیری گالاکسی خۆمان دەکەین کەواتە ئەو تۆز و خۆڵەی کە لێ ناگەرە ڕووناکی بێتە دەرێ پەڵە تۆزەکان با بڵێن یانی بارستایی تۆزە زەخمەکان لەگەڵ گازی هایدرۆجین کە گەشە هەمویان پێکەوە لەگەڵ مەلاین ئەستێرە ئەو ڕێکاکێشانەی دروست کردو تەماشا ئەو ئەستێرەیەکەن ئەو ئەستێرانەی کە نێزیک ئێمە لە نێو یەک لە باسکەکانی کە ڕێکاکێشان پێک دێنین ئێستا تقریبان شکلەکەتان زانی کووە یعنی ئەمە لە تەنیشتەوە ئەوها ئەمە لە ناو ڕێکاکێشان خواریشین ئەو هاینا بەو شێوەیە ئەوە چەخی گەلەستێرێ بەڕێزان ئەو ناوەڕاستە ناوەڕاستی گالاکسی خۆمان کە گوتمان کورێن ڕەشی زۆر گەورەی لەسەرە تێدا ئەخۆن ئەوەش هەسارەی زوهرەیە کە ئێواران بەدیار دەکەوی ئەها تەماشاکەن ئەوە لە ئەمریکا لە تێکساس گیرەیە ئەینە ناوچێر چەقی ڕێکاکێشان ئەفۆ لە ئوسترالیا گیرەیە دوورن ئەوە چەقی گالاکسی خۆمان زۆر جوان دیارە شکلەکەشی بەو شێوە ئەینە پام بۆتەوە ئەمە لۆ بەو شێوەیە دەبین چکە لە تەنیشتەوەڕە ئەمە لە نێو گالاکسی خۆمان دەژین هەر بەو شێوەیە هەموو ئەستێرەکان بەو شێوەیە بەڵام ئەگەر تۆ دوورکەویەوە بۆ نمونە 1 ملیۆن ساڵی ڕۆناچی لە گالاکسی خۆمان دوورکەوە ئەو شکلەکەت بۆ بەدیار دەکەوێت لە هاوینان ئەو هێڵەمان هەیە ڕێکاکێشان لە هاوینان خەڵک وەختکۆی لە سەربانی دەنووسن ناو هەولێر ئێستا بەداخەوە ئەوە نەما کە جەوی هەولێر تێکچوو لە هاوینان زۆر بە جوانی ئەو خەتە سپیە خەڵک هەموو دەیدی لە هەولێر هەر هەمووی وەچەقی گەلەستێرەمان دەکەویشتە لای کەرکووک دەچوە خوارەوە لەوێ چڕیەکی گەلەگەلک زۆر دەبوو ئەو منتیقەیە چەقی گالاکسی خۆمانە بەنسبەت شاری هەولێر بڕۆینەوە سلایدانە ئەوە چەقی گەلەستێرەمانە بەڕێزان ئەوە ئەو ناوچەیە ئەستێرەکان لێرە یەکجار زۆر چڕ بووینەتەوە و کونێکی ڕەشی زەبەلاح بلاک هۆڵک لە ناوەڕاستی ئێرەدایە نزیکەی 20 تا 25 ئەستێرەی ئەسیر کردیە ئەسیر ئێستا وێنە هەیە ڤیدیۆ هەیە ئەستێرەی پیشان دەدا لە دەوری ناوچەیەک دەسون تەڕان کوڕی ڕەش دیار نییە بەس هێزی چێشکردنەکەی تەکسی لە دەورە پشتخۆی دەکاوانە ئەستێرەیان دیتە ماوەی تقریبا 5 تا 10 ساڵ ڕستی ئەو منتیقەیان کردی ئەستێرە هەیە تەماشا دەکەن وا دەڕوا ساڵی یەکەم مەسەلەن لێرە ساڵی دووەم لێرە ساڵی سێم لێرە ساڵی چوارەم قەفزەکی هاوێشتیان زۆر هاتە خوارێ دوایەک لەو لای بەسەر کەوتوتەوە سەبر بۆتەوە دیسان یەکە چ ئەوها هاتوتە نێزی کەوتە خێرا سوراوەتەوە ئەو کونە ڕەشە ئەو ئەستێرانەیە هەمووی ئەسیر کردێ بە دەوری خۆیدا دەخورێنیتەوە و پاشماوەکی دی هەر هەمویان تەفروتونا دەکا و دەیانخوا بەڵام مەترسن زۆر لێمانەوە دوورە کاریگەری لەسەر زەوی نییە ئەوە منتیقەی چەقی گەلەکسی خۆمانە ڕێکاکێشان کەوتۆتە ناو کەلووی ساجیتاریۆس واتە کەوان بە اتجاهی ئاسمانی ئێمە کە سەیر دەکەن و ئێلا ئەستێرانە هیچ عێلاقەیان بە چەقی گالاکسیەوە نییە لۆ لەبەرێ 26,000 ساڵی ڕۆناچی ئەمە لەو وەحشەوە لەو ئەژدیهایەوە ئێمە دوورین ئەوەش کەلووی دوو پشکە سکۆرپیوس ئەوە ناوچەیەکە ها تەماشای بەڕاستی زۆر جەنجاڵە یەکجار زۆر جەنجاڵە مەلاین ئەستێرە لە شوێنێکی کەم کۆبووتەوە زانایان دەڵێن ئەگەر هاتوو ئەمە لە چەقی گالاکسی خۆمان ژیابین ئەگەر لە چەقی گالاکسی خۆمان ژیابین هیچ شەومان نەدەبوو بە هیچ شێوەیە ئەستێرەکان هێندە لێمە نێزیک دەبوون شەو نەدەبوو 24 کاتژمێر دنیا ڕۆناک دەبەوە بەڵام چەند لە چەقی گالاکسیەوە دوورکەوێەوە ئەستێرەکان کەمتر دەبنەوە تا ئەو کاتێوەی لێ هاتنها ڕۆژ ئاسمانیمە گەشت دەکاتەوە ئیلا ئەوانە هەمووی هەر هەمووی حیسابکەن بەڕێزان هەمووی ئەوانە ئەستێرەنە هەر هەمووی ئەو خاڵانی کە دەبینن ئەوە هەمووی ئەستێرە و هەندێک شادەخۆری ئێمە هەزاران جار گەشتریشان بەڵام زۆر دوورن دوێ لەسەر شێوەی خاڵێک پیادەکەون ئەوە دیمەنێکی زۆر جوانی گالاکسی خۆمانە ڕێکاکێشان سەیریکەن چەند جوانە تۆزێک بچینە پێش بە ئەو بەداخەوە لێرە ڕۆناچی زۆرە ئەوە براتانەوە ئەمرم لێ ڕاوەستایمە شەباحت کەمە دیارە ئەوە ئەستێرەکانی پاییزی پێ دەڵێن بەشێکە لە ئەستێرەکانی ڕێکاکێشان ئەوەش هەر لە ئاسمانی
چای قەلەندەر وەرگیرا سیر کە ئەگەر هەولێرێ بچێت دەبزانن ئاسمان چەند جوان دیارە ئەوە بە کاملە وەرگیراوە وێنانە بە مۆبایل زەحمەتە ئەوان ئەوە دەشتی حەریرێ وەسکە ڕووناچیەکە ئێرە کەمترە ئەوە چای حەریرەوە ئەستێرەکانە لە هەولێر بڕۆ دەرەوە ئاسمان زۆر جوان دیارە ڕێی کاتێشان زۆر جوان دەبینی مەزەنا هەولێرێ بەداخەوە هیچ دیار نییە ڕۆژێک خێراتر بچنە بێژ ئاخر شت پێتان نیشاندەم یەکێکە لە موعجزەکانی خوای گەورە لە ئاسمان کە سەیری دەکەین مجموعە ئەستێرەیەکمان هەیە پێی دەڵێن کە ئەستێرەی ڕاوچی ئۆڕاین تەماشای ئەو شکلەکەن جوان تەماشای ئەو شکلەکەن سێ ئەستێرە لە ناوەڕاست سێ ئەستێرە هاتە خوارێ ئەستێرەیەکی زۆر گەشت لەولایە یەکە لێرە یەکەکی زۆر گەشت و گەورە لەسەرێ وە بەو شێوەیە ئەوە پێی دەڵێن ڕاوچی تەماشایکەن کەواتە کەلووەکان لە ئاسماندا هەن بەڵام تەسیریان زیرۆیە پێشبینیەکان هیچ ئەسڵ ئەساسیانیان کە پێت دەڵێ سوبەی ئاوا ڕوودا تەنها خوای گەورە غەیب دەزانێت بەڵام لە نێو قورئانی پیرۆزدا خوای گەورە ئاماژەی بە کەلووەکاندایە بروج ئاسمانمان ڕازاندۆتەوە بە بورجەکان بەڵام تەسیری نییە لەسەر تەنها خوای گەورە غەیب دەزانێت ئاگادار بن بەڵام چیکەن بەڕێزان خوای گەورە تەنها ئاسمانیشی بە عەشوایی خەڵق نەکردیە ئەو ئەستێرانەی ئاسمان شکل دەداتێت شکلی ئادەمیزاد و دوو پشت و شێر و هەمووی هەیە بەڵام هیچ تەسیریان لەسەر نییە سەیری دا بەشبوونی ئەستێرەکان بکە ئەوە قایشی پشتەوەیتی میتاقی پێ دەڵێن ئەوە پێیتی ئەوە شانیتی ئەوە لێرە دەڕێکی بەدەستگرتەوە و لەو سەرێش هەندێک جار شیر هەندێک شان کوتک لە میتۆدی کۆنیگەلەکاندایانەوە میم هەمویان متفقن لەسەروەی ئەگەر خوا نەبیتن چۆن ئەو ئەستێرانە ئەوان ڕێز دەکرێت لێرەوە نییە ئەو ئەستێران تەنها زۆر گەشن لێ لەگەڵ ئەستێرەکانی کە جیا دەکرێنەوە کە سەیر دەکەن ڕاستە دێتە ناو چاوت دەزانی ئەو ئەستێرانە جیاوازن ڕووناچیان لەگەڵ دەور و پشتی خۆیان بۆیە کاتی خۆشی هەر دەیانزانی ناوی ئەستێرەکان ئاخر سلایدە بە ساوندا ئاخر سلاید تەماشای ناوی ئەستێرەکان کرد تەمانەوە بەشی پیشبێنەکەی کە گوتمان هینامان ئەوە تازە باسمان کرد ئەو سێ ئەستێرەیە ئەوە تەلێرە یەک دو سێ ئەستێرەکان ناویان ناوی ئەنتیکەی وەنیە چێ دەتان یەکەم لەوە بخینتەوە یەکەم ناو لۆم بخینەوە بەدەنگ یەک بەدەنگ لۆم بخینتەوە برێن احتیاطية منطقة ونيا كلمة عربية ونيا منطقة هذه دوم الميلام النظام بخويا هذه يا إخواني نطاق البشت كوات أنا هم عربيين تابزان ميرجوي إما مسلمان عبد الرحمن الصوفيز فلقناس شيء فارس بو مسلمان بو 600 سال پیش استان ناوی استیرکانی همو دانان نقشکانی همو درست کرد با شیوه همو شیوه بگرینو آوا با شیوه همو 86 کلوی آسمانی به ناوی استیرکان و تحلیل کرد لو چکی فلقناسین و دولتی لصالی وابزان 56 بو 57 بو آوا كما شيخ نقشكي کرد كتابكي عبد الرحمن الصوفي هنا 600 سال پیش استان طبعا جیاواز سردن الاسلام هستا ناوی استیرکانی 180 عربی هشتو احترامه وقوليك لبو كاريك أو كذبوي وتابسان يمين السلمان زور لبيج من الزانسي فلك بنا بداخل كاختلاف ما كتناوي أو هادوا كوتين والحاصل كلام أو ناوانا أو ناوي أو سي استيريا كأهراماتي مصريش لسه شكلي أو استيرانا دوس كراوس كدايم فرست كاتي خوي دايم فرست أهرامكاني مصريش بالضبط استيركاني كاستيرك أويان بالبسوكة قباري هرم مكيش كش بسوكة إنا وراس أو جوري لولا برد باستيركي كقشن وابزان بس أون دبرزان إن شاء الله تابعين تشوفي إن شاء الله لده هاتون أما دتينا ناو جالاكسي ريكان شوشان استيركان وردقلين هساركان وردقلين زيادة لمسألة استير خور نزيد كبينوا زاني خور تسير سون خلق بوي إن شاء الله أو الدهرين ولو زارج كجردن شما ذاك أنا قر أزيت مدابن أو ريست أنا أورو بلام بيريس ما زاني وبابت أنا معلوماتك أنا سهلي بۆی بتوانن لە داهات ئەگەر پرسیارێکتان لێکرا وەڵامێکی مختص دەنەوە هەر پرسیارێکتان هەبوو ئەوە لە خزمەتدانە بەخێر بێن سەر و سەر چاوە